ڕۆژەڵاتن ئاڵای سپی دەستی لاو پیر و ژن و منداڵ گۆڕەپانی شەقامی پارێزگای سپی پۆش کرد. دروشمەکان نەدژی کەس بوون، نەدژی هیچ لایەنێک بوو. جگە لە پارێزگاری لا شوناس، لە کوردبوون، لە پێدانی ماف هێندەی ڕێژەی بوون لە شارەکەدا کە شۆڤێنەکان دەیانویست لە ڕێگەی پەرلەمانەوە بە مادەی 24 لە پڕۆژە یاسای هەڵبژاردننی پارێزگاکانەوە ئەو مافە زەوت بکەن. مادەی 24 چی بوو؟ لا 22 تەمووزی ساڵی 2008 سەرۆکی ئەو کاتی پەرلەمانی عێراق مەحموود مەشهەدانی ڕۆژە یاسای هەڵبژاردننی پارێزگاکانی خستە بەردەم ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بۆ ئەوەی دەنگی لەسەر بدەن. لەناو پڕۆژە یاساکەدا مادەی 24 بوونی هەبوو کە سەر لەبەری دژی مادەی 140 دەستوری هەمیشەی عێراق بوو. دانیشتن دەستی پێکرد. نوێنەرانی کورد بە یەکگرتووی و یەک دەنگی هۆڵی پەرلەمانیان جێهێشت. ئەو کاتە ژمارە ئەندامانی پەرلەمان 275 ئەندام بوو. بەپێی پێی ڕەو دەبوو بۆ هەر یاسایەک 3 لەسەر 5 ئەندامانی پەرلەمان ئامادەییان هەبێت. هەرچەندە ئەو ژمارەیە ئامادە نەبوو، بەڵام 142 پەرلەمانتار ئامادەی دانیشتنەکە بوون. لەو ژمارەیەش 127 ئەندامیان دەنگیان بە یاساکەدا. بەدەنگدان بەو پڕۆژە یاسایە هیچ بەهایەک بۆ مادەی 140 دەستوری هەمیشەیی نەدەمایەوە، چونکە مادەی 24 بە هەمان نەفەس و سیاسەتی سەردەمی حزبی بەعسی هەڵوەشاو نووسرابووە. ناوەڕۆکی یاسای 24 هەڕەشەیەکی گەورە بوو بۆ سەرکورد و دانیشتوانی کورد لە کەرکووک. بە جۆرێک لا پڕۆژەکەدا دانیشتوانی قەزا و ناحیەکانی کەرکووکی بێبەش کردبوو لە ئەنجامدانی هەڵبژاردن. جەختیشی لەوە دەکردەوە کە دەسەڵاتەکانی پارێزگای کەرکووک بە گوێرەی لە 132 لە نێوان هەر سێ پێکهاتەی عەرەب و کورد و تروکمان دابەش بکرێت و لە 104یشی بۆ مەسیحیەکان. ئەم بڕگەیەش دژی دیموکراسی و ئێستیحقاقەکانی هەڵبژاردن بوو کە کورد بەردەوام زۆرینەی مسۆگەر بوو لە کەرکووک. ڕێژەی دانیشتوانی کوردیش لە کەرکووک هیچ کات لە 150 کەمتر نەبووە. ئەمە سەرەڕای 35 ساڵ لا ڕوبەڕووبوونەوەی پرۆسەی تەعریب و تەرحیل و تەهجیر. لە خاڵی پێنجەمی ئەم پڕۆژە یاسایەشدا چەند بڕگەیەکی مەترسیداری تێدا بوو سەبارەت بەو ماڵە ئاوارە کوردانی کە لە دوای ساڵی 2003ەوە گەڕابوونەوە کەرکووک و لەسەر ماڵ و حاڵی خۆیان گیرسا بوونەوە. بەڵام ئەم پڕۆژە یاسایە ماڵ و خانوەکانی ئەو کوردانی بە تەجاوز و ناڕەسمیە ژمار کردبوو. لەوەش مەترسیدارتر ڕادەستکردنی مەلەفی ئەمنی پارێزگاکە بوو بە هێزە سەربازیەکان و بێبەشکردنی هێزە ئەمنیە خۆجیەکان لە بەڕێوەبردننی مەلەفی ئەمنی پارێزگاکەیاندا. خۆپشاندان تا دەهات فراوانتر دەبوو. لەگەڵ فراوانبوونی هێندەی تر سیمای جوانتر دەبوو، چونکە هەڵگری پەیامی ئاشتیانە بوو بە شێوازی ڕێکخرا و مەدەنیانە. پێشڕەوی خۆپشاندەران مامۆستایان و پارێزەران و مامۆستایانی ئاینی و پزیشک و چالاکوان و کەسانی ڕۆشنبیر بوو. جگە لە یەکگرتووی و یەکگوتاری کورد دەکرێت بڵێن جوانترین و شارستانی ترین خۆپشاندان بوو لا مێژووی هاوچەرخی عێراقدا. هەموو ئەمانە دڵ و دەرونی ناحەزان و شۆڤێنەکانی ڕەش کرد و چاویان کوێر بوو لە ئاستی برایەتی و پێکەوە ژیان و داواکردنی مافی ڕەوا. پیلانێکی خێرا و قێزەون و تیرۆریستی لە دژی کورد و خۆپیشاندەران ڕێکخرایەوە، خراپتر لەو پیلانگیێڕەیی لە ناو پەرلەمانی عێراق. کەسێکی خۆکوش لە ناو ئاپۆڕای خۆپیشاندەراندا خۆی تەقاندە و دواتر لە چەند شوێنێکی ترەوە دەستڕێژی گولە لە خۆپیشاندەران کرا. لە ئەنجامدا لافتەی سپی دەستی خۆپیشاندەران خەڵتانی خوێن کرا. لەو کردەوە تیرۆریستیەدا 24 هاوڵاتی لە ژن و منداڵ و گەند شەهید کران و بەدەیان هاوڵاتی دیکەش بریندار کران. بەڵام لە کۆتاییدا خوێنی کەرکووکیەکان بوو بە قەڵغان بۆ بەگژاچوونەوەی بیری شۆڤێنی و پیلانگێڕی دژی کورد و شوناسی کورد لە کەرکووک.